چۆنە بێوەشا دەبینەوە لەم بەرنامەیە پرسین کات تا چەندێک گرنگە لای تۆ ئێستا لەم کۆمەڵگەی ئێمەدا خەڵک ئەو نەگرنگی بە شتەکان نادا لەبەرەوە کات هەبێ و نەبێ لای ئەو گرنگ نییە کات چییە لێ ئێستاە ئەگەر لە کەسێ بپرسیت سەعات چەنە ئەوە دەسەیاتە موبایلەکەی ئەو کاتە پێتەڵێ سەعات چەنە سەعات چەنە زەحمە ساعات چەند دەستیایە موبایلەکەی پێمانەوە والله ساعات ئەمە ساعتەکەشی غەڵەتە بەس بە ئەمەی تریان دەکەم دوو موبایل دوو موبایلم پێ چۆنە سەعاتەکە پێێنێ لە دوای دوو موبایل والله بەڕێزم من خۆم بە خۆش پێونیە دو-سێ ساڵ پێش سەیوایەتم ساعات ئەمە ڕخنەیەک نییە بەقەدر ئەوەی ئێمە بۆچی گرنگی ناین بکات ڕخنەیەک نییە لەوەی کە تۆ سەعاتێ لە دەستان نییە تۆ سەربەستی سەعات چەنە بابێ لە مۆبایلەکە سەر لە مۆبایلەکەیان 4:48 دقیقە بەڵام ئایا ئەپرسین تەکنۆلۆژیا تا چەندێک ئێمەی تەمەڵ کرد بۆ نمونە تۆ لە ماڵەوە دانیشتویت ئەتوێت کۆنتترۆلە بگری بە دەستەوە تەلەڤیزیۆنەکە بگۆڕیت جاری وایە خۆش تااقەت نییە بە یەکێکەڵی تخوا ئەو کۆنتترۆڵم بۆ بێنە یاخود بە یەکێکەڵی تخوا ئەو کەناڵە بگۆڕە ئەو کۆنتترۆلە بە دەستایە و تااقەتنی یاسیت و ئەرەوەی ئایش بۆ بێنە لەمدا خۆش تااقەتنی ئاوەکە بەرە ناوەڵام منە مجارە پێ مەڵن پیانەڵم خێرا پەردێکەوەم بۆ بێن تااقەتنی یاستم ئایا بۆچی لە ئەوروپایە کاتێک کە خۆیان تەکنۆلۆژیان دروست کرد و خۆیان بەرهەمیان هێنا ئەوانی تەمەڵ نەکرد بەڵام تەماڵەکە بۆ ئێمە مایەوە بێ لەبەرەوە ژنەکە تەمەڵ نابێت ئیشەکات بەیانی 20 دقیقە لە پێش بنەوەڕۆ بپرسم چی شێکەکەی من لە ماکدۆناڵدی شەکەم من لە هۆتێل و ڕێستۆرانی شەکەم ئەتوانین تۆ لێرە ئەو ئیشە بکەی عیبە لێ ئەم عیبە و تەمەڵ و هەموو شت نابێت چۆنە بێشتیوە شتت لە دائیرەیە بووم و ئەمرم بەسەر خەڵکا کردو بەس ئێستا لەوێ ناتوانم ئەمر بەسەر خەڵکا بکەم تۆ لە ئەوروپا چی شێکی من پێڵەن توزیخت ئیشەی من توزیخ واتە چاودێر جلێکی نیزامیمان لەبەرایە لە ناو بازارە ئەسوڕێمەوە ئیشەکەی من ئەوەیە ئێمە ڕای هاوڵاتیان لەم بەرنامەیە برسین ئایا ئێمە کۆمەڵگایەکی تەمەڵین ئایا ئێمە بەتەنها شتەکان بەسەر چێنین یاخودەوە تا ئێمە دروستکەرین یاخودەوە تا ئێمە کۆمەڵگایەکی چالاشین لەگەڵمان نابن ئێمە زۆر تەمەڵین تەکنۆلۆژیای تازە باش خۆ لە ئەوروپا تەکنۆلۆژیایکی زۆر تازە ئەوانیش دروستیان کرد بەڵام ئێمەی تەماڵ کرد ئەوان هەوڵی پێشکەوتنێ وەکو ئێمە نین ئێمە میلەتێکین بەس دەمان کردوتەوانی و گەورەترین میلەتی مستەهلیکە بینیست تااقەتەکەی ئینسان تااقەتی هیچی نەماوە تەماڵی تااقەتی باقلە خواردن بەس باقلە بۆ خواردن نا کورد بۆ خواردن یەکەمە کورد بۆ خواردن یەکەمە بەڵام تااقەتی هیچ تیشترمان نییە بۆ ئیش و شت دو-سێ ساڵ پێش سەیوایەتم ساعات بەردەوام ساعتم لە دەساوە بەس ئێستاکە حەزم پێێتی یعنی کاتەکە ناگونجەوەیە بۆچی شتەکانمان لە گرنگی نەماوە بۆ نمونە سەعاتی دەست بۆ نمونە لە ماڵەوە دانیشتویت ئەتێت تەلەڤیزیۆنەکە بگۆڕی کۆنتترۆلێکش لەوە دەسای خۆ تااقەت نییە بە براکە دەڵیاتخوا تەلەڤیزیۆنە بگۆڕە والله برا ئێستا زروفەکە وایدێت یعنی چۆنە لەیانی کراوە این ئەوەیە کە ینی زیاد کار ئاسانەکە کراوە ئەگەر ئەوە بۆ هیچ کەسە خۆی ئەچوو ئەی گۆڕی تەمەڵی کردوینەوە کار ئاسان بێگومانەوە ینی تااقەتی نییە کۆنتترۆلەکە بگۆڕێتوانە کۆنتترۆلەکە بەدەستێ بگرێت وایە کۆنتترۆڵم بۆ بێنە ئەلێ بێنە بەس ئەوە کاتێ یانیکە هەبوو لە تەلەڤیزیۆنەکە ئەتگۆڕی خۆی ئەچوو ئەی گۆڕییان بەدەسا کە کارەکە ئاسانتر بووە یان تەلەفۆنەکار بیرتە جاران ئەگەر تەلەڤیزیۆنەکە تۆزە ناشرین بووە چیتە سەربانیش ئارێلەکە و چاکەکە ئارە وڵات چاک بەفکرم دێ ئێستاکەنە ئێسدێکەشە پێڕازینە ئەوان سریدی سەعات چەنە بابێ لە مۆبایلەکە سەر لە مۆبایلەکە سەعات چەنە دەوری پێ نیوە سەعات چەنە ژیان وەڵی سەعاتەکە دەگدەغڵ هەمومان بە مۆبایلەکانمان سەعات چەنە دێ بۆ پێنج توان بپرسم سەعات چەنە ئەسیرکەم ئای نازان سەعات چەنە لە دەوری پێنجایە سەعات پێنج چارە شوێ پێنج ڕێگە چارێکیە بۆ پێنج ڕێک پێنج سەعات پێنجەکانیانە وەڵا سەعات دەوری 6 دقیقەوە بە پێنج سەعات چەنە ئێستا لەو پرسیارە سەعات پێم وایە چوارە سەعات چەنە ساعت چوارە ئای نازانم پێنجە سەعات چەنە زەحمە نەبێ بەڵێ سەعات چەنە چوارە پێنجە سەعات چەنە چوارە وڵی نازم سەعات چەندە سەعات چەندی نەزانم کاکە نەوزات تۆ چۆن نزانی سەعات ئێستا ساعت سەعات چەنە
بزانی بە ئێمە وڵی سعات چەنە ئەتوانی پێمان بڵێ سعات چەنە بە موبایل سعات 5 و 7 دقیقه تا ئێستا لە بازار دەور 5 و 4 چۆن نزانێ 5 و 4 بایکەم پێشی ساسێ تو خۆ سعات لە دەستانی بە موبایل بە موبایل تا چەند گرنگی بەکات والله کات لا ئێمە هیچ قیمەتێکی نییە ئەو ئێسام تەکنەلۆژیا وای لێ هاتووە تو موبایلەکەیە یەک دقە تەلەفۆنێکی لە شوێی لە شوێنی یا بۆ منە خزمێک کەسێکە بە کورتەنامێک چۆن ئەم کاتت باش یا لە جەژنانەکانشی لە کردۆز ئارەوەڵە ئەوە ینی بۆتە هۆی پسڕانی سیلێ ڕەحمیش چارەکەەوە 5 سعاتەکە و ڕاستە تقریبا بەردەوام سعات لە دەستەکەی سعات هەمیشە هاوڕێ منە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی پێستم پێ حساسەتیە ناتوان زۆر لە دەستیکەم لە ماڵەوە دانیشین کۆنتترۆلێکمان بەدەستەوەی خۆشمان تااقەتمان نیە تەلەڤیزیۆنەکە بگۆڕین بێشیشە گۆڕین هەز ناکەم تەکنەلۆژیای هەمووانی تەمەڵ کردووە زۆر بەداخەوە من هەمیشە تەمەناکەم بگەڕێمە بۆ ساڵی هەشتاکان و نەوەتەکان بەڕاستی چکە ئەو کاتە خەڵک هێچگەر تەمەڵ نەبوو بەڕاستی خەڵک وای لێ هاتەوە بەهۆی ئەم تەکنۆلۆژیاوە تاقی خوێندنی نییە ناتوانێت کتێبێ بخوێنێتەوە ناتوانێت لە ڕۆژێکە ڕۆژنامەیەک سەردانی ڕۆژنامەیە کە بزانێم ڕۆژنامەیە چیتیە بەس مجرڕەت گوێ لە کۆمەڵێک شتەگرێ ئستێکانە تەمەڵێکی زۆر زۆر ڕووی کردوتە ناو گەنجەکانمانەوە زۆر بەوە من پێی ناڕەحەتم تۆ منیش پێشەواش کەسمان سعاتمان لە دەستان نییە بۆ بەهۆی موبایلۆی بەهۆی موبایلۆی باشە لە ماڵەوە کاتێک ئەمانێت تەلەڤیزیۆنەکە بگۆڕین بێچێکەڵی ئادی و کۆنتترۆڵەمان بۆ بێنە یاخوتەوە تا بەو کەسە ئەڵی تخوا خۆشی بیگۆڕە تەمەڵ نەبووین بەتاچی تەماڵ بوون هۆکاری کۆنتترۆل و ئەم ئامێرە پێشکەوتوانش وڵای ئێستا خۆی لە موبایلەکەتیایەتی تر زەڕور نییە بایتر خۆیەوە گەڕێت و ئاسانکاریەکان یعنی سات ئەو کۆنتترۆلە بەدەستایە و تااقەتنی ئاسیت و هەرەوەی ئایش بۆ بێنە لەمدا خۆش تااقەتنی ئاوەکە بەرەنە وەڵام منە مجارە پێ مەڵن پیانەڵم خێرا پەردێک ئەوم بۆ بێن تااقەتنی ئاستم تەمەڵ بووین ڕاستن بۆچی تەمەڵ بین ئەم تەمەڵێت چییە؟ هەمومان ینی تەنها تۆ نیت هەمومان بەر ئەو تەمەڵیە کەوتین منیش بەسەر ڕاستەکەی وەڵی تر بێتاقەتی و تااقەتمان نەماوە لە ژیان تااقەتمان نەماوە بۆ تااقەتمان نەماوە لە ژیان زۆر باش ڕۆشتی تۆ بۆ لەسەر پرسیارەکەم بۆ تااقەتمان نەماوە وڵی تااقەتەکەس یعنی بەڕاستی شوکار نەماوە جا لەگەڵەوەیانە یعنی من خۆم شخصی خۆم تۆزێک حەزم لە ئەوروپا هەیە ئەجا لەگەڵەوەیانە سات کەوتومەتە واقعەوە یعنی دارێکم پێ یعنی هەردوو سەری بڵێ عیمنەوێت تۆزێک بەڵێ تۆ لە ئەوروپا ژیاویت؟ بەڵێ ئەوانی سعات نەکرد دەست ناکەن والله من خۆم بە تەبیعەت حەزم لە سعات نییە نە سعات یەکەم تۆ ئەوان لە دەستێکن ئارە وڵا زۆر گرانیشە لێ سعاتی ئەمی شتی مارکەوان هێرە وڵا ئەوە گرنگیان زۆر زۆر گرنگی بەکاتێن حەز ناکی ئێمە تەکنۆلۆژیا تەمەڵی کردوین لە ماڵەوە دانیشتی سەی تەلەڤیزیۆنەکەی خۆمان تااقەتمان نییە بیگۆڕین بە خوشکای بچکۆلەکەمان یاخود بە خێزانەکەت یاخوە برا بچکۆلەکەت دەڵێ و تەلەڤیزیۆنە بگۆڕە آخر ڕاستەکە بە زۆر لەم کللتوری ئێرە لە ئەوروپا شتانە نی باشە تەکنۆلۆژیا تا چەندێک کەسەکەی ئەو ئەوروپاشی تەمەڵ کردیان ئەوە تا بە پێچوانەوە ئەوان هەر هەوڵێن وڵای ئەوان هەر هەوڵێن شکەی شتەکانی ئێوە لەگەڵ ێرا زۆری فەقە مەسەلەن ئیشکردن ئەوان هەمووی شتەکانیان بەکاتە وەکو ئێمە نیە من دوکانی کوڕی بوورم بە سعات 11 کەمەوە گوێ نایمە تەلەفۆنیەکەم دا بابە نەخۆشم لێ نەخۆشی ڕۆشتانە نییە تۆ کاچی ئیشێکەکە یان لە دەوامێکە لە دایرێکە دەوامەکەیت هەموو شتەکانە لە بەکاتە ینی ناتوانانی خزم و خزمەتی و بڵێ کاکە هەستە و تەلەڤیزیۆن لە جارێ زوربەی ئەوروپا مناڵیان هەر نییە شتەکانەکە دەچە ژنەکە خۆی پیاوەکە خۆی بێت تەلەڤیزیۆنەکە کەسکە زیایکە هەش کەسەویشی خۆی وەکو ئێرە نێرە زۆر زۆر فەرقە کللتورەکەیە تۆڵی حەزەکەم بڕۆم بە ئەوروپا هەز ناکی لە ئەوروپا ئەم تەمەڵیە قبول ناکرێت و ئەبێ سعات 6 ڕێک سعات 6 لەو شوێنەیە بیت ڕاستەکەی دەکرێت لە ئەوروپا بەڵام پێ دەگرێت مەجبوریت یعنی ئێستا لێرە بۆ مەجبوری ئەخدەی شوکارەکەنی یعنی ئینسان بۆ هەوڵەیە کە بچێتە ئەوروپاوە و ئیشوکارێکی دەستکەوێت و یارمەتی خوشک و دایک و باوکەکەی بات ئیشوکارێکی باش بەڵێ ئیشوکارێکی باشمان دەست ناکەوێت بۆیە گرنگی نای نەبکات نەبە هیچ شتێک تەمەڵ شوکارێکی باشمانە و قەت منیش بیرم لە ئەوروپا ناکردەوە ئەگەر کۆنتترۆلەکانتان بەدەستەوە کۆنتترۆلی سەتەلایەتەکە
مەیگۆڕن زوو ئەگەڕێنەوە بۆ لاتان لە دوای ناوبڕێکەوە بەڵام ئەگەر گۆڕیتان و دوای ناوبڕەکە گەڕانەوە بۆ لای ئێمە توخوا خۆتان هەستن دەست بەنە کۆنتترۆلەکانتان بە مناڵەکەتان یاخ بە برا بچکۆلەکەتان بڵێن ئەو کۆنتترۆڵم بۆ بێنە ئەگەڕێنەوە